بەهێزکردنی ماسوولکەکان تا چەند ڕۆڵی هەیە لە کەمکردنەوەی ئازاری پشت یا ئەسڵەن لە چۆنەڵی خۆپاراستن لەوەی کە تووشی ئازاری پشت ببێ؟ بەهێزکردنی ماسوولکە بێگومان تاسیرێکی زۆری هەیە، چونکە ڕبڕی پشت عادەتەن مجموعە عەزەڵاتێکی لە پشتی و مجموعە عەزەڵاتێکی لە پێشی. ئەو عەزەڵاتانت کە بە قوت کرد لە ڕێگەی ریاضە، لە ڕێگەی چارەسەری سروشتی، لە ڕێگەی ئەو وەرزشانی کە دەتوانانی هەندێک وەرزشی دەتوانین لە ماڵەوە بیکەی، لە ماڵەوە کە کردێت ئەو ماسوولکانە عادەتەن بە قوت دەکەی کە ماسوولکان بە قوت کرد عادەتەن ئەو ماسوولکانە دەبتە یعنی پاڵپشتێکی زۆر بەهێز بۆ بڕبڕەکانی پشت دەیپارێزی لە تەشەنجاتی بەردەوام، دەیپارێزی لە ئیزدیلاق، یعنی وەکو ئینسانێکی ئەتیادی نییە مەسەلەن عەزەڵاتەکانی پشتی زەعیف بی و ئەدنا حرەکەی بکات تووشی تەشەنج بی، ئەدنا حرەکەی بکات تووشی ئینزیلاق بی، هەم ئەو عەزەڵاتە پاڵپشتێکی باشە لەبۆ بڕبڕەکە. میهرەبانی، دڵسۆزی و لێزان